إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. یەکێکی تر لەو نەخۆشیانەی کە دڵی ئینسان وێران ئەکا حەسوودیە، ئێرەی بردن بە یەکتری. حەسوودی هۆکارێکە بۆ هەموو ئەو جەریمە و تاوانانەی کە ڕوو ئەدان لە ناو کۆمەڵگایە. حەسوودی دەرگای هەموو تاوانەکانە، لە خزم و خوێشەوە دەسی پێەکا، پاشان ئەگاتە دراوسێ بەرام لەگەڵ دراوسەکەیە، پاشان ئەگاتە هاوڕێ لەگەڵ هاوڕێکەیە. ئەبینی لە ناو خزمانە لەبەر خاتری پارە و پول، لەبەر خاتری مەنسەب و پلەپایە، لەبەر خاتری ناوبانگی نزیکترین خزم لەگەڵ خزمەکەی خۆیان بینی تەواو نییە و حەسوودی پێبە. تەنانەت برای دایک و باوکی حەسوودی بە یەکتری ئەبن، کێشە و مەشاکل لە نێوانیانە هەیە بەهۆی ئەوەوە کە ئەو پلەی لە ئەم بەرزترە، یان تۆزێ لە ئەو دەوڵەمەندترە، یا سیارەکەی جوانترە، یا لە ناو خەڵکە خەڵک زیاتر ڕێزی لێ ئەگرێ و زیاتر ڕووی تێکا و دەمسپیە لە ناو خەڵکە. براکەی خۆی جاری وا هەیە قینی لێیەتی، حەسوودی پێ ئەبا. دراوسێ بەرە لەگەڵ دراوسەکەیە، پێی ناخۆشە دراوسەکەی لەو دەوڵەمەندترە، پێی ناخۆشە مناڵی زۆرترە، پێی ناخۆشە ژنەکەی ساغ و سەلیمتر و جوانترە، پێی ناخۆشە خەڵک زیاتر ڕێزی لێگرێ. هەروەها ئەوانەشی کە هاوڕێن، هاوڕێی قوتابخانە، هاوڕێی پیشە، تەلەبەیە قینی لە هاوڕێکەی خۆیەتی حەسوودی پێ ئەبا، چونکە لە ئەو زیاتر دەرەجەی هاوردووە. لە جاتی ئەوەی هەوڵ بدا ئەمیش وەکو ئەو بێ و نمرە وەکو ئەو بێنێ، بەڵام سەیرەکە حەسوودی پێ ئەبا و توانای ئەوەی نییە وەکو ئەو بکا و حەسوودیشی پێ ئەبا. هەروەها هاوپیشەکانیش زۆر جار حەسوودی لە نێوان هاوپیشەکانە ڕۆدا. بۆ نمونە دکتۆرەکان ئەغڵب حەسوودی بە یەکتریە بن و قینیان لە یەکتریە، بۆ نمونە یعنی. هەروەها بێرە خوارەوە بۆ زۆربەی پیشەکان حەسوودیان بەرامبەر بە یەکتری هەیە، تەنانەت ئەگاتە حتى ئەگاتە مامۆسای مزگەوتەکانیش. جاری وە هەیە مامۆسایەک حەسوودی بە مامۆساکەی تر ئەوە چونکە لە جمعەیە خەڵکێکی زۆرتر لە لای ئەوە دانشێ. لا حول ولا قوة إلا بالله. مع العلم ئیشی مامۆسای ئاینی ئیشێکی خواییە و پیشەکەی پیشەیەکی خواییە، ئەبێت دوورترین کەس بێلەوە، بەڵام حتا لە نێوانی مامۆسایانی ئاینیشە جاریوە هەیە ئەو حەسوودیە هەیە. حەسوودی خۆشەویستەکانم پێناسەکەی ئەوەیە کە حەز ئەەکەی نیعمەتێک لە بەرامبەرەکەتە هەیە، حەزەکەی ئەو نیعمەتە لە دەستی ئەو بچێ. ئەتوانی بڵێ حەسوودی اعتراضکردنە لەسەر نیعمەتەکانی خوا، یان لەسەر قەدەری خوا. ئەو کەسانەی کە حەسوودی ئەبن بە خەڵکی تر، وەک ئەوە وایە اعتراضیان هەبێ لە کارەکانی خوا، بڵێن خوا ئەبوا ئەوەی نەدایەتە ئەو بیدایە بە من. تقریبا معناکەی ئاوایە، ئەگەر چی دەریشی نابڕێ بەدەم، بەڵام خۆی لە خۆیان معنای وایە. پلەکانی حەسوودی
پلەی یەکەم ئەوەیە کە حەسوودی پێ ئەباوە حەزەکە هەرچی هی ئەوە بۆ ئەم بێ لەلای ئەو نەمێنێ بۆ ئەم بێ. پلەیەکی تر حەزەکە لە دەستی دەرچێ، یعنی کابرا بەرامبەرەکەی کە ئەم حەسوودی پێبات دەوڵەمەنە حەزەکە دەوڵەمەنەکەی نەمێنێ، ئەگەر بۆ ئەمیش نەبێ بەس هەر لە ئەویشان نەمێنێ. پلەیەکی تر لە پلەکان حەزەکات ئەو نیعمەتەی کە ئەو هەیەتی ئەمیش دەستی کەوێ، بۆ نمونە ئەو دەوڵەمەنە ئەمیش حەزەکە ئەمیش دەوڵەمەند بێ. ئەم جۆرەی ئەخیریانە جۆرێکی دروستە، ئەم جۆرەی ئەخیریانە جۆرێکی دروستە و لە شەرعیشا ناو نرا غیبتە، لە حەسوودی دەرکراوە ناو نراوە غیبتە. بۆ نمونە تۆ کەسێک خوای تەعالا پلەپایی پێداوە، تۆش حەزەکەی ئەو پلەپایەت هەبێ ئەویش بیمێنێ بەس تۆش هەدبێ. کابرا خوا نیعمەتێکی پێدا حەزەکەی نیعمەتەکەی ئەو بمێنێ بەس حەزەکەی تۆیش دەست کەوێ. ئەمەی ئەخیریانە دروستە، ئەوەکانی تر دروست نییە و ئەوەکانی تر خەتەرە بەڕاستی. ئەسبابی حەسوودی سەبەبە ڕئیسیەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کابرا ئیمانی زەعیفە بە قەزا و قەدەر و هەروەها لە ناوە جوانەکانی خوا و سیفەتە بەرزەکانی خوا تێنەگەیشتووە. چونکە هەر کەسێ باوەڕی بە قەزا و قەدەر بێ ئەزانێ ئەم دنیاە خوا تەوزیعی کردووە، دەوڵەمەنیە، فەقیریە، پلەپایەیە، ناوبانگیە، جوانیە، لەشساغیە، نەخۆشیە، ئەمە هەمووی خوای تەعالا تەوزیعی کردووە. هەر کەسێ خوای تەعالا بە شتێک تاقیەکاتەوە. ئەگەر تۆ باوەڕت بە قەدەر هەبێ ئەبێ ڕازی بی بە قەزا و قەدەری خوای تەعالا بە خێر و بە شەڕی. بەڵام ئەو کەسەی حەسوودی ئەبا بە خەڵکی تر دیارە ڕازی نییە. هەر کەسێ لە ناوە جوانەکانی خوای تەعالا لە سیفەتە بەرزەکانی خوای تەعالا بە جوانی تێگەیشت بێ، یعنی ئەگەر بزانێ خوای تەعالا حەکیمە، یەکێ لە ناوەکانی خوای تەعالا ئەلحەکیمە واتە دانا و لێزان، ئەو کاتە قەنەعەتی وایە کە خوای تەعالا خۆی دانایە، چیدا بە کەسێ و بە چی ئیمتیحانێکە ئەوە ئیتر ئیشی خۆیەتی، من نازانم خوا لێ ئەزانێ. ئەبێ ئینسان تەسلیمی خوای پەروەردگار و کارەکانی خوای تەعالا ببێ. بۆیە هەر کەسێک باوەڕی بە قەزا و قەدەر هەبێ، ئیمانی بە ناوە جوانەکانی خوا و بە سیفاتە بەرزەکانی خوا هەبێ، نابێ حەسوودی ببە. زەرەرەکانی حەسوودی خۆشەویستەکانم، یەکەم زەرەر بۆ کابرا خۆی ئەگەڕێتەوە کە حەسوودەکە. طبعا حەسوود وەکو معاویە ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ لەیسە من خصال الشر أعدل من الحسد يقتل الحاسد قبل أن يصل إلى المحسود. فەرمووی لەناو خووە خراپەکانە هیچ خویەکیان ئەو نەی حەسوودی عادل نییە، چونکە کابرای حەسوود بەر لە ئەوە ئەکوژێ کە حەسوودی پێبە. یعنی هەر کابرا ئیبادە ئەکا، خۆی ئیبادە ئەکا. بۆیە بەرامبەری حەسوود زۆر ڕامەوەستە. هەر کاتێک کەس نەبوو لە بەردەمیا حەسوودی پێ ببا خۆی ئەخواتەوە. زەرەری حەسوود لە کابرا خۆی ئەوەیە کە دائیمەن ئەو کەسەی حەسوودی ئەبا دائیمەن ها لە خەم و خەفەتە، خەم و خەفەتێ دائیمەن دایگردێت، چونکە ئەم ئەبینێ هەیەتی حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، ئەو ئەبینێ پلەپایی بەرزە حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، ئەو ئەبینێ بەناوبانگە حەسوودی پێ ئەبا و خەفەتە خوا، تا خۆی ئیبادە ئەکات. بۆیە بینی حەسوودەکان هەر خۆیان خواردوتەوە. مصیبەتێک دائما ڕووی تێ کردووە کە مصیبەتی حەسوودیە هیچ ئەجر و پاداشتێکی لەسەر نییە، بەڵکو تاوانیشی بۆ ئەنووسرێ. لە هەندێک لە کوتوبە ئاسمانیەکانە هاتووە خوای تەعالا فەرموویەتی الحەسود عەدوو نعمەتی متسخط لقضائی غیر راض بقسمەتی. خوای تەعالا فەرموویەتی حەسوود دژمنی نیعمەتەکەی منە، رازی نابێ بە قەزا و قەدەری من، رازی نابێ بەو قسمەتەی کە من دابەشم کردووە لە ناو خەڵکە.
حەسوودی زەرەری هەیە بۆ بەرامبەرەکەش بەوەی ئازاریەدا و هەر کەسێکیش ئازاری مسلمانان بدا خوای تەعالا لە قورئانە هەڕەشەی لێکردووە فەرموویەتی والذین يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا بەڕاستی ئەو کەسانە تاوانێکی زۆر گەورە هەڵەگرن کە ئازاری خەڵق ئەدەن. زەرەری حەسوودی لەسەر کۆمەلگا پەرتەوازە ئەکا. حەسوودی ئەبێتە مایەی ئەوەی کەوا خەڵک لێک ئەبن، برایە لەگەڵ براکەی خۆیان قسەی نییە، ئامۆزایە لەگەڵ ئامۆزاکەی خۆیان قسەی نییە. کۆمەلگا پەرتەوازە ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ نەخۆشی ئومەتەکانی تر ڕووی کردە ئێوە. سەحابەکان فەرموویان چی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی حەسوودی و بوغز و قین. بەڕاستی ئەمانە تاشێنەرن، من ناڵێم توک ئەتاشن، قش ئەتاشن، بەڵکو دینی مرۆڤەکان ئەتاشن. ئەمجا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەو زاتەی کە نەفسی منی بەدەستە ناچنە بەهەشت تا باوەڕ نەهێنن، باوەڕیش ناهێنن تا یەکتریتان خۆش نەوێ. ئایا شتێکتان پێ نەڵێم تا خۆشەویستی لە نێوانتانە بڵاو بکاتەوە، سەلام لە یەکتری بکەن. خۆشەویستەکانم، براکانی یوسف خوای تەعالا لە قورئانە سوورەتێکی بۆمان دابەزاندووە باسی بەسەرهاتی پێغەمبەر یعقوب و کوڕەکانیەکە، ناوی نا سوورەتی یوسف. ئەو سوورەتە هەمووی دەرسە بۆ ئێمەی مرۆڤ، ئێمەی مسلمان کە ئاگامان لە حەسوودی ببێ. یعقوب پێغەمبەر یەکێ لە کوڕەکانی خۆش ئەوێ کە ناوی یوسفە، وەکو نازی زیاتر ئەکێشێ. ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا ئەو برایانەی تر مؤامرەیەکیان کرد، ئەوە بوو خستیانە ناو بیرۆ، لە ئەوڵە بڕیاریاندا بیکوژن، بەڵام دوای ئەوە نەیان کوشت، خستیانە ناو بیرێکەوە و خەڵکانێکی ڕێبوار هاتن هەڵیان گرد و بردیان. نزیکەی 40 دانە ساڵ ئەم عایلەیە، ئەم خێزانە کە خێزانی پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانە پەرتەوازە بوو بەهۆی حەسوودیەوە. جا ئێمە ئەبێ هەوڵ بدەین نەیێلین ئەو حەسوودیە ڕوو بکاتە ماڵ و مناڵمان، چونکە ئەو ماڵە تێکەدا، ئەو عایلە و خێزانە تێک ئەداتە ملیەکە. یەکەم تاوان کە مەعسیەتی خوای پێکرا لە ئاسمان حەسوودی بوو، و یەکەم تاوانیش لەسەر زەویە کە مەعسیەتی خوای پێکرا هەر حەسوودی بوو. یەکەم تاوان ئەوە بوو کاتی خوای تەعالا مرۆڤی دروست کرد، ئادەمی دروست کرد، ئەمری کرد مەلائیکەکان سوژدەی ڕێزی بۆ ببەن، بەڵام شەیطان سوژدەی نەبرد. کە نەیبرد، بۆچی نەیبرد؟ وتی ئاخر من چۆن سوژدە ببەم بۆ کەسێک کە لە قوڕ دروست کردە، بەس منت لە ئاگر دروست کردێ. حەسوودی پێی برد کە خوای تەعالا پلەپایەکی بەم ئینسانە داوە. یەکەم تاوان کە مەعسیەتی خوای پێکرا لە ئاسمان حەسوودی بوو. و لەسەر زەویشە ئادەم عەلەیهی السەلام کە پێغەمبەری خوایە دوو کوڕی هەیە، حەسوودی بە یەکتری ئەبن، ئەم کوڕیان حەسوودی بەویان ئەدا ئەیبا ئەیکوژێت. کە لە هینەکانە هاتووە لە کوتوبەکانی ترا غەیری قورئان، چونکە قورئان ناویانی نەبردووە، بەس ئەفەرمێ ئیبنەی ئادەم، بەڵام لە هەندێک لە کوتوبەکانی ترا هاتووە کە قابیل و هابیلیان ناوبووە. قابیل و هابیلیان نابووە. قابیل هابیلی کوشت چونکە حەسوودی پێبرد. حەسوودی زۆر پیسە خۆشەویستەکانم، ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ. حتا جاری وا هەیە وا بە ئینسانەکە یعنی وەکو بڵێ خۆی پێ ئەسووتێنێ، وەکو عەرز بکردن. ئەڵێ لە چیرۆکێکە لە بەسەرهاتێکە هاتووە، ئەڵێ کابرایەک زۆر حەسوودی بە دراوسەکەی ئەبرد، چونکە دراوسەکەی زۆر دەوڵەمەند بوو، خوای گەورە مەڕووماڵاتێکی زۆری پێدا بوو، حەسوودی پێ ئەبرد. ئەڵێ بیریە کردو چۆن وا بکە کە ئەو ماڵەی لەدەست بچێ. پیاوێکی چاوپیسی دۆزیەوە کە زۆر چاوی پیس بوو، چاوی بدایە لە هەرچی لە ناوێ برد. ڕۆژێ هێنای وتی با بڕۆین شتێکت پێ پیشاندەم. ڕۆیشتە سەر شاخێک، مەڕووماڵاتی ئەو کابرای دراوسیانە لە ناو دۆڵەکەیا بوو. وتی ببینە ئەم دۆڵەیە هەموو ئەوەی ها لە ناو ئەم دۆڵە هەمووی موچی ئەو دراوسێی منەتانی. سبحان الله.
کابرای چاوپیس چاوی زەعیف بوو وتی یعنی چاوی تۆ ئەوەنە بەهێزە ئەو هەمووینە ئەبینێشتە ئەبینێ لە جاتیەوەی یعنی چاوەکە با لە ماڵی ئەو چاویدا لە چاوی ئەم سبحان الله کابرای کوێر بوو سیرکن برا بە ڕێزەکانم لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەمە ڕووی داوە سهلی بنی حەنیف سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کابرایەک بینی ئەم سەحابەیە لەسەر ئاوێ خۆی ئەشۆرێ خۆی ڕوتۆ کردوتە خۆی ئەشۆرێ جسمی زۆر سپی و جوان بوو کە جسمی بینی وتی لە ژیانما جەستەی وا سپی و جوانم نەبینیوە سبحان الله یەکسەر دای لە زەوی یەکسەر دای لە زەوی خبریان برد کەس و کارەکەی خبریان برد بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا سەهل حاڵی زۆر خراپە بێهۆش کەوتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە ئیلا بەر چاو کەوتووە گومانتان بۆ کێ هەیە وتی والله وتیان وڵا گومانمان بۆ فڵانە کەس هەیە وای وتووە فەرمووی بڕۆین بهێنن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر سەرجانشتی کرد وتی کاتێ کە بە شتێک معجەب ئەبن بڵێن ما شاء الله لا قوة إلا بالله دوعای بەرەکەتی بۆ بکەن دەی دەستنوێژ بگرێ کابرا دەستنوێژی گردەم چاوی شۆرت باڵی شۆرت پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بڕۆن لە پشتەوە ئەم ئاوە بکەنە سەری سەهلە لە پشتەوە کردیانە بان سەریە هەڵساوەپە چاو زۆر خراپە چاویش بەشێکە لە حەسوودی برا بە ڕێزەکان جا ئینسانی مسلمانە بێ زۆر زۆر ئاگای لە خۆی بێ یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە لە خراپە بە دوورمان بگری یا ڕەبی لە چاوی پیس بە دوورمان بگری یا ڕەبی لە حەسوودی و لە بغز و قین بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی تەبایی و خۆشەویستی بخەیتە نێوانمانەوە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ماڵ و مناڵ و خێزانەکانمان ئیسلاح بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی خوایە هەر کەسێک کێشەی هەیە کێشەکانی بۆ چارەسەر بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوایە کاربەدەستانی ساڵح بکەی یا ڕەبی خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی یا ڕەبی خوایە لە هەموو زاڵم و ستەمکارێک بە دوورمان بگری ئامین ئامین يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون بەڕێزان و خۆشەویستەکانم چارەسەری چاوپیسی ئەبێ یەک ئینسان عەقیدە و بیر و باوەڕێکی تەواوی هەبێ ئینسانی خواپەرست و موحید ئەوەیە کە باوەڕی وایە هەموو شتێ بەدەست خوای گەورەیە ئینسان نابێ لە هیچ بترسێ و پەنا بۆتە بەر خوای گەورە ئەوە یەک دوو ئەبێ تەقوای خوات هەبێ چونکە هەر کەسێ لە خوا بترسێ و خۆی لە نافەرمانەکانی خوا بپارێزێ خوای گەورە ئەیپارێزێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب سێ ئینسان ئەبێ پشت بە خوای گەورە ببەسێ ومن يتوكل على الله فهو حسبه چوار خۆشەویستەکانم ئەبێ ئینسان پەنا بباتە بەر قورآن و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قورآنە چەند ئاەتێک هەیە ئینسان ئەپارێزێ بۆ نمونە ئاەت الکورسی بۆ نمونە قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس ئەوە هەمووی لە حەسوودی و لە سحر و لە چاوپیسی ئینسان ئەپارێزێ و هەروەها سورەتی فاتحە حەوت جار سورەتی فاتحە بخوێنە قڵایەکی پۆڵاینت بۆ دروستەکە ئەی تۆ کە ئەمانەت هەبێ ئیتر لە چی ئەترسی و لە سنەتی پێغەمبەریشە هاتووە صلی الله عليه وسلم چەندین دوعامان هاتووە هەر لە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دوعایە ئەخوێناوە سەر حەسەن و حوسەینە کاتێ بترسیایە لە چاوی پیس ئەی فەرموو أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة پەناتان ئەدەم بە کەلیمە بە وشە گەورەکانی خوای پەروەردگار لە هەموو چاوی پیسێک لە هەموو شتێکی پیس لە هەموو گیان لەبەرێکی پیس کە زەرەرتان پێ بگەێنێ ئەم دوعایە بۆ چاو زۆر زۆر گرنگە و هەروەها لە کاتێکا بترسی مار و دوو پشت پێتەوە بدا لە کاتێکا بترسی لە دەشتێکی چۆڵای بترسی دڕندەیەک زەرەرت پێ بگەێنێ ئەم دوعایە بخوێنە قەڵایەکی پۆڵاینە بۆ تۆ
و هەروەها دوعای تریشمان هەیە لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام لە هەر هەموو گرنگتر سورەتی فاتحە 7 جار، ئایەت الکورسی ئەگەر ئەمانەت زانی، ئەگەر ئایەت الکورسی زانی، یان قل هو الله احد و قل اعوذ برب الفلق و قل اعوذ برب الناس سێ جار بخوێنە، هەر زۆر گرنگە. ئیتر ئەوەندە بیر مەخەنە لای ئەوەی بڕۆن بۆ لای ئەم جادوبازەکە ئەو جادوبازەکە. والله براینە ئەم ملەتەی ئێمە ئێستا جادوباز و سحربازەکان هەمویان ئیبادە کردووە، بە تایبەتی ژنان، بە تایبەتی خوشکە بەڕێزەکان. والله خوشکی وا هەیە وا گیرۆدە بووە لەبەر خاتری شتێکی بچووک چووە بۆ لای ساحرێک، ساحرەکە بە 600,000 نوشتەیەکی بۆ کردووە، نوشتەیەکی درۆینە، و دوای ئەوە خۆزگا وازی لێبێنێ، وازیشی لێ ناهێنێ. والله بەڕێزانم قەسەم بەو خوایە داوای فاحیشەی لێەکە. آخر جار پەنای بۆ بردووە کە تەلەفۆن بۆ من بکە، منیش پوتم گوێی مەدەری حسابی بۆ مەکە، با هەرچی ئەڵێ دوایی ڕسمت بڵاوەکەمەوە چی ئەەکەم ئاگاداری مێردەکەتەک وتم بە هەمووی بکە، بە واللهی درۆکە، واللهی ترسنۆکترین کە ساحرباز و جادوبازەکانن و تاڵۆ گرەکانن، زۆر درۆزنن، لە خۆیان نەترسن، ناتوان ئەوە بکەن، مەترسن. جا ئاگامان لە خۆمان بێ، مادام قورئان هەیە، مادام حەدیسەکانی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم، چی پێویستن بەوە هەیە بچن بۆ لای جادوباز و ئینسان ئەمجا پشت بەخوا بۆسێ و هەموو شتێک لەم دنیاە چارەسەری هەیە، ئەگەر چارەسەریشی نەبوو بیدە دەستی خوای گەورە لە قیامەتە پاداشتەکە تۆرەگری. زۆر ئینسان ئەوە نەش هەر محاولە نەکە ئیلا لە دنیا هەموو شتێک حەقی بکاتەوە، مادام قیامەت هەیە تەواوی تر. بەخوا زۆر حەق هەیە براینە لە قیامەتانەوە لە دنیا حەقی ناسێنرێتەوە.